ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. لە بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارشمان وەک هەموو جارێک چەند بابەتێکمان ئامادە کردووە بۆتان دەخوێنمەوە. بابەتی یەکەمیشمان بە ناونیشانی لە حکوومەتی ئیسلامیدا چۆن نرخی مردنیش گران دەبێت. دەسەڵاتی ئیسلامی یەکێک لە گەندەڵترین و ناکارەمەترین سیستەمە سیاسی و حکوومەتیەکانی جیهانە کە نەتەنیا ناتوانێت خزمەتگوزاری پێویست و سەرەتایی بۆ خەڵک دابین بکات، بەڵکو تەنانەت مردن و کەفن و دفنی بەشێکی بەرین لە خەڵکیشی کردووەتە کێشەیەکی گەورەی ماڵی و ڕۆحی. نرخی قەبری هەڵکەوتوو لە پارچە زەویەکانی 1 تا 112 بەهشتی زارە بۆ ناشتنی هەر تەرمێک یان زیادکردنی هەر تەبەقەیەک بە قەبری 30 ساڵە یان 30 ساڵە بۆ سەرێ بە ڕێژەی 100% زیادی کردووە. هەر بەم نیسبەتە لە شوێنەکانی تریژ نرخی قەبر تا 25% چۆتە سەرێ. هەروەها باقی خزمەت گوزاریەکان لە بەهشتی زەهرا بە ڕێژەی 25% لە چاو ساڵی 1403 دەچێتە سەرێ. گۆڕستانی بنەماڵەی بەسی قەبرەوە بە قیمەتی 750 میلیۆن تمەن و گۆڕستانێک بە 40 تا 50 قەبرەوە بە قیمەتی 1 ملیارد 200 میلیۆن تمەن دەفرۆشرێت. گرانی و کەمبوونی پێداویستیەکانی ژیانی خەڵک بە تایبەت دەرمان لە بارودۆخێکدا کە نەخۆشی کۆرۆنا هێشتا لە ئێران مەترسیکی جدی دژ بە سەلامەتی خەڵک و ملیۆنان کەسیش لە خەڵکی بێبەش و زەحمەتکێشی لەگەڵ گوشارێکی کەمەرشکێن بەرەڕوو کردوێتەوە. کاتێک کە هێلکە و پەتاتە دەبنە کاڵای لۆکس و گران و ماسی گۆشت مریشک و میوە و سەوزەی تازە لەسەر سفرەی خەڵک نامێنێت و یان کەم و کەمتر دەبێتەوە، لەوەها بارودۆخێکدا خەرچی کەفن و دەفن و مردنیش بووەتە کێشەیەکی جدی بۆ بنەماڵەکان. گرانی دەرمان هەزینەی لەسەر سەی پزیشکی و دەوای نەخۆشەکان و لە نهایەتیشدا گرانی قیمەتی مەرگ لەناو حکوومەتی ئیسلامیدا ڕسواییەکی بەتەوامانەی دەسەڵاتدارانی کۆنەپەرستی کۆماری ئیسلامیە. بۆشایی چینایەتی لە ئێران بووەتە دەرەیەکی هەندەقوڵ کە تەنانەت مردووەکانیش دەخاتە پێگەیەکی چینایەتی جیاوازەوە. وێبسایتی ئێقساد ئۆنلاین نووسیوەتی کە هەزینەی مەرگی یەک کەس لە باکووری تاران بەرابەرە لەگەڵ نیوەی ژیانی بنەماڵێک لە باشووری ئەو شارە. ئیتر ناکرێوە احتیادیە ئەو ئیدعایە بکرێت کە ساتی مەرگ و لەدایکبوونی هەموو ئینسانەکان یەکسانە. لەو ڕۆژانەدا 10 ملیۆن تمەن خۆشببینانەترین هەزینەیە کە دەکرێ و بۆ بەڕێوەبردننی ڕێو ڕسمێکی بە خاکسپارنی سادە لە بەرچاو دەگیرێ و یان بگیرێ و لە بەرامبەریشدا لانی کەمی هەزینەی ڕێوڕسمێکی شیک لە باکووری تاران بە لێکدانەوەیکی خێرا بەبێ بە بڵێن ڕازاندنەوەی گوڵ و ئەو بابەتانە یان چەند جۆر شام دەبێتە 100 ملیۆن تمەن. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژێمی ئیسلامی لەم ڕۆژانەدا نەتەنیا ژیانکردن سەخت بووەتەوە، بەڵکو مردنیش کارێکی ئاسان نییە. ئاخوندەکانی حکوومەت و فەرماندەکانی سوپاگەر بەمرەنیان بکوژرێن دەبنە خاوەن مەزارگەی لوکس و ملیاردی و ئەڵقەی نزیک بە دەسەڵات و ڕاندخۆرەکان مەزارگەی چەند ملیاردی تەنانەت لە شوێنە خۆش ئاو و هەواکان بە گەژی امکاناتەوە بۆ ئەوانەی سەردانی دەکەن دروست دەکات. ئەوانەی کە لەم جیهانە خۆش بژێو بوون مردنێکی ئەشرافی تریشیان هەیە، بەڵام ئەوانی کە لە سەختی ژیان پەنیان بردووەتە مەرگ لە خەمی خەرجیەکانی مردن دەبێت بۆ کوێ بڕۆن. ئەم بارودۆخە لەمە زیاتر تەحمل ناکرێ و ئەم ڕاستیەش سەرانی ڕژێم بەباشی دەیزانن. ئەوانەی کە بە ڕواڵەت دەست دەدەنە هێزنەواندن بە نەهێنی و لە داڵانەکانی دەسەڵاتدا قسە لەسەر بێ بنەمابوونی حکومەت ناڕزایەتی بەرین تەقینەوەی نزیکی سیاسی و کۆمەڵایەتی دەکەن و کابوسی ڕوخانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لەلایەن خەڵکەوە دەبینن، ناڕزایەتی و نەفرەتی ڕەوای خەڵک لە ڕژێمی ئیسلامی هەروەها گەندەڵی و دیکتاتۆری ئەم دەسەڵاتە بەشێکی بەرینی خەڵک بەرەو ڕوو بەڕوونەوەی ڕاستەخۆ لەگەڵ ڕژێم بردووە. هیچ ئاستێک لە توندوتیژی و بەربەڕێتی ڕژێمی ئیسلامی ناتوانێت بەر شەپۆلی جەماوەری ملیۆنی خەڵکی تینوی ئازادی بگرێت کە خوازیاری ڕزگاری لە هەژاری و زوڵم و چەوسانەوەن. ئەم شەپۆلە درەنگیان زوو دەکەوێتە ڕێ. بابەتی دووەممان لە جەنگەوە بۆ هەژاری ڕاستیە تاڵەکانی پشتی کۆچی نایاسایی. ئەم بابەتە لەلایەن نووری بێخاڵی ئامادەکراوە. کۆچبەری نایاسایی یەکێک لە گەورەترین کێشە جیهانیەکانی سەدەی 21 کە ساڵانە ملیۆنان کەس ناچار دەکات وڵاتی خۆیان جێبێڵن و بە ڕێگا مەترسیدارەکانەوە ڕوو بکەنە وڵاتانی دەوڵەمەند.
بۆ تێگەیشتن لە چیەتی ئەم کێشەیە دوو پرسیاری سادە دەکەن لەبەرچی ساڵانە ملیۆنان کەس لە ڕێی کۆچدا ژیانیان دەخەنە بەدەرسیەوە و بۆچی کۆچبەری نایاسایی لە جیهاندا کۆتایینێت. بۆ وەڵامدانەوەی ئەم دوو پرسیارە و چەندین پرسیاری دیکە دەبێ بگەڕێنەوە بۆ هۆکارەکانی بەردەوامی ئەم کێشەیە و دیاردە جیهانیەکەی و دەرهاویشتەکانی ئەم هۆکارانە بە ئامار بخەینە ڕوو. بە پێی ئامارەکانی ڕێکخراوی نەتەوەیە گرتووەکان لە ساڵی 2023 زاینی نزیکەی 100 ملیۆن کەس لە سەرانسەری جیهان ناچار بە کۆچبەری بوون کە بەشێکی بەرچاوی ئەوانیش بە شێوەی نایاسایی کۆچیان کردووە. تا دێتیش ئەم دیاردەیە بەردەوامە و بەرەو زیادبوونیش دەچێت. جەنگ و ناکۆکیە چەکداریەکان یەکێک لە سەرەکی ترین هۆکارەکانی کۆچی نایاسین لە وڵاتانی وەکو سووریا کە لە ساڵی 2011ەوە قەیرانی گەورەی تێدایە زیاتر لە 13 ملیۆن کەس ناچار بە جێهێشتنی ماڵ و زێدەکەیان بوون. هەروەها شەڕ یەمەن نزیکەی 4.5 ملیۆن کەسی کردووە بە پەنابەر لە ئەفغانستان، عێراق، لیبیا، ئۆکراینیا و ئێستاش لە سۆدان و فەڵەستین. ملیۆنان کەس لە ناو ترسی مەرگ و ئەشکەنجەدا دەژین و بە هەر شێوەیەک بێت هەوڵی ڕزگاربوون دەدەن. تەنانەت ئەگەر بڕێگا نایاساییەکانیش بێت. هەژاری و نەبوونی دەرفەتی کاریش هۆکارێکی تری سەرەکی سەر هەڵگرتن و پەنابەریە. بە پێی ئامارەکان لە وڵاتانی ئافریقا وەکو مالی نەیجیریا و بورکینافاسۆ ڕێژەی هەژاری دەگاتە لە 170 بۆیە ساڵانە دەیان هەزار لە ئەفریقای باکوور و ڕۆژهەڵات بە دەریای ناوەڕاستدا بەرەو ئەوروپا بە هیوای ژیانێکی باشتر کۆچ دەکەن. بە پێڕاپۆرتەکانی بانکی جیهانی داهاتی ڕۆژانەی نزیکەی 600 ملیۆن کەس لە جیهاندا کەمتر لە $2. ئەم دۆخەش خەڵکی ناچار کردو و دەکات کە بۆ باشترکردنی بارودۆخی ژیانیان هەر چ ڕێگایەک هەیە بیگر نەبەر. گۆڕانی کەشوها و کارەساتە سروشتیەکانیش ڕۆڵێکی گرنگ لە تەشەنە سندنی دیاردەی کۆچدا دەبینن. لە ساڵانی ڕابردوودا وشکە ساڵی لە خواریو ئەفریقا نزیکەی 20 ملیۆن کەسی لە ناوخۆیان بڵێن یان لە دەرەوەی ناوخۆش ناچار کردووە کە کۆچ بکەن. لە بەنگلادیش لەفە و هەڕەشەی دەریا ساڵانە 100,000 کەسی بێماڵ کردووە یان دەکات. لەم بارەیەشەوە شارەزایان و ناوەندەکانی لێکۆڵینەوە پێشبینی دەکەن تا ساڵی 2050 زاینی نزیکەی 200 ملیۆن کەس لە بەرامبەر گۆڕانی کەشوهەوا ناچار بە کۆچەری بن. سەرکوت و پێشلکردنی مافە مرۆڤایەتیەکان لە ژمارەیەک وڵاتدا ئەوەش هۆکارێکی ترە. لە میانمار کەمایەتی ڕۆهینگیا ملیۆنەیەک کەسی ناچار بە هەڵاتن کرد. لە ئێران، سووریا و کۆماری کۆنگۆ 100,000 کەس لە ناو ستەم و هەڕەشەی دژایەتیکردندا دەگوزارێنن و بە هەر شێوەیەک بێت هەوڵی ڕزگاربوون لەو دۆخەیان دەدەن. گەندەڵی و بێدادی و لاوازی حکومەتەکان کە بارودۆخەکە خراپتر دەکەن هۆیەکی دیکەی کۆچبەری و ئاوەرەبوونن. بە کورتی کاتێک خزمەتگوزاری تەندروستی و پەروەردە نامێنێت بێدادی تەشەنە دەکات و گەندەڵی دەسەڵات بۆ گەن دەکات. خەڵک هیچ هیوایەک بەداهاتوو نامێنێ و ناچار بیل لە ڕێدەربازێک دەکەنەوە. هاوکات ڕێکخستنە تیرۆریستیەکان و میلیشیا نایاساییەکانی هۆکارێکی دیکەی دژوارترکردنی بارودۆخ و ژیانی کۆمەڵگاکانن. بۆ نمونە داعش و میلیشیاکان لە عێراق و سووریا، بۆکۆ حرام لە نایجیریا، شەباب لە سۆماڵ هەمویان بوونەتە هۆی ئاوەرەبوونی ملیۆنان کەس. لەو نێوەشدا و لە سای بەردەوامی ئەم بارودۆخانەدا تۆڕ و بەندەکانی قاچاقکردن بە مرۆڤ ساڵانە ملیاران دۆلار قازانجیان کردو و دەیکەن بە کورتی و بە کوردی. بەردەوامبوونی ئەم کێشە و دیاردەیە بۆ بەردەوامی ئەو هۆکارانەی لە پێشەوە باسمانکردن دەگەڕێتەوە. هۆکارگەلێک کە تا ئێستا کۆمەڵگای نێودەوڵەتی نەیتوانیوە چارەسەرێکی بنەڕەتیان بۆ بدۆزێتەوە، بە تایبەتی هۆکاری جەنگەکان و قەیرانە ئابوووریەکان. لە بەرامبەر دەستەوەستان لە چارەسەرکردنی ئەم هۆکارانەشدا سیاسەتە تونند و ڕێ و شوێنە یاساییە سەختەکانی پەنابەری لە وڵاتانی دەوڵەمەندە هۆکارێکی ترەکە خەڵکیان ناچار کردووە ڕێگانە یاساییەکان هەڵبژێرن. بۆیە تا ئەو هۆکارانە لە ڕێگەوە ڕیشە کێژ نەکرێن و چارەسەری بنەڕەتیان بۆ نەدۆزرێتەوە کۆچبەری نایاسایی لە جیهاندا نەک هەر کۆتایی نایێت بەڵکو ساڵ لە دوای ساڵیش زیاتر دەبێت. بابەتی سێمیشمان بە ناونیشانی کۆچی لاوانی هەرێمی کوردستان بەردەوامە. ئەم ساڵ زیاتر لە 6500 گەنجی هەرێمی کوردستان کۆچیان کردووە.
سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپاش دەڵێت ئەم ساڵ زیاتر لە 6500 هاونیشتیمانی خەڵکی هەرێمی کوردستان کۆچیان کردو. دەژڵێت نزیکەی 100 کەس لە کۆچبەرەکان لە وڵاتانی جیاجیا زیندانی کراون. ئەبوو بەکر عەلی سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا لە کۆنگرێکی ڕۆژنامەوەنیدا لە ڕانیە کە پەیامنێری حەوڕۆژ ئامادەی بۆ ڕایگەاندووە. ئاماری ئەم ساڵی تایبەت بە کۆچبەرانی بەوتەی ئەبوو بەکر عەلی لە سەرەتای ئەم ساڵەوە ڕاگەاندووە کە زیاتر لە 6500 کەس لە هەرێمی کوردستانەوە دەڵێ کۆچیان کردووە و لەو ژمارەش نزیکەی 1500یان خەڵکی دەڤەری ڕاپەڕین. وەک سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان لەو ڕێگایەدا دەڵێت 4 گەنج بوونەتە قوربانی کە تەرمی دوانیشیان گەڕێنراوەتەوە و چاوەڕێ دەکەن فەرمانگەی پەیوەندیەکانی دەروی حکوومەتی هەرێمی کوردستانی هەوڵی ئەوە بدەن کە دوو تەرمەکەی دیکە بگەڕێنەوە. ئەبوو بەکر عەلی ئەوەشی خستوەتە ڕوو جیا لە بەندکراوان لانی کەم 7 کۆچبەری کوردی دیکەی بەسەر و شوێنن و سەرۆکی کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکان ئاماژەی بەوە کرد ماوەی 6 مانگە 9 هاونیشتیمانی خەڵکی هەرێمی کوردستان لە بولگاریا زیندانی کراون کە 7یان خەڵکی دەڤەری ڕاپەڕین و دوانیشیان خەڵکی پارێزگای دەهۆکن. هەروەها 2 هاونیشتیمانی دیکە لە مالیزیا ڕاگیراون. وتیشی 8 کۆچبەری هەرێمی کوردستان لە لیبیا و تونس دەستگیر کراون و ماوەی ساڵێک و 20 ڕۆژی شەخێزانێکی کورد لە ئەرمینیا گیراون. ئومید دەکەین فەرمانگەی پەیوەندیەکانی حکوومەت و وەزارەتی دەرەوەی عێراق بێنە سەرهێڵ و بۆ ئەوەی ئەو هاونیشتیمانیانەش بگەڕێنەوە. ئەم ساڵ چەندین جارگەنجی کورد لە لیبیا و تونس دەستگیر کراون و گەڕێنراونەتەوە هەرێمی کوردستان کە دەیان هەویست لە وڵاتانەوە بە دەریادا خۆیان بگەێنە وڵاتانی یەکێتی ئەوروپا و ژیانێکی سەقامگیر بۆ خۆیان بنیاد بنێن. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەم جارشمان. هیوادارم بە خوێندنەوەی بابەتەکانی ئەم جارشتوانی بێتم کەمێک زانیاریم بەیەوە بەخشی بێت تاوەکو بەرنمەیەکی تر و لێکدانەوە هەڵوێستێکی تر هەرشاد بن.